گۆڕانکاریەکی مێژوویی لە نرخی نەوتدا بەڕێوەیە. ئەوە وتەی بەشێک لە شارەزانی بواری ئابووریە کە پێشبینی دەکەن لە دوای کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەمەی داهاتووی دەوحەدا گۆڕانکاریەکە ڕووبدات. بڕیارە هەفتەی ئەم مانگە وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێک و دەرەوەی ئەو ڕێکخراوەدا کە لە 18 دەوڵەت پێگاتوون و عێراقیش یەکێکە لە وڵاتانە لە دەوحەی پایتەختی قەتەر کۆ ببنەوە و گفتوگۆ لەسەر جێگیرکردنی ئاستی بەرهەمێنانی نەوت بکەن کاوەش کاریگەری ڕاستە و خۆی دەبێت لەسەر داهاتووی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا. ئاژانسی ئەنتەرفاکسی ڕووسی بڵاوی کردەوە بەر لە کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەمەی داهاتووی دەوحە سعودیە و رووسیا لەسەر جێگیرکردنی ئاستی بەرهەمێنانی نەوت ڕێکەوتون کە ئەوەش ئاماژەیەکی بەهێزە بۆ واژووکردنی ڕێکەوتنێک لە نێوان وڵاتانی بەرهەمێنی نەوتدا. پێشتری ژەریەکە لە کوێیت و عێراق ئامادەیان دەربڕی بۆ جێگیرکردنی ئاستی بەرهەمێنانی نەوت، بەڵام تا ئێستا ئێران بڕیاری جێگیرکردنی ئاستی بەرهەمێنانی نەداوە و دەڵێت تا ئاستی بەرهەمێنان نەگەیەنەوە پێش سەپاندنی سزا ئابوووریەکان کە بەرهەمێنانی 4 ملیۆن بەرمیل نەوت بۆ لە ڕۆژێکدا بڕیاری جێگیرکردنی ئاستی بەرهەمێنانی نەوت جێبەجێ ناکەن. هاوکات وتەبێژی وەزارەتی نەوتی رووسیا ڕایگەیاند چەند ئاماژەیەک کە لە کۆبوونەوەکەی داهاتووی دەوحەدا ڕێکەوتنێک ئەنجام دەدرێت کە بەهۆیەوە بازاڕەکانی نەوت بوژانەوە بە خۆیانەوە دەبینن. ئاماژەی بەوەش کرد پێشبینی دەکرێت نرخی بەرمیلێک نەوت بۆ سەر و 50 دلار بەرز ببێتەوە. لەلایەکی دیکەوە نیکۆلاس مادۆر سەرۆکی ڤەنزوێلا ڕایگەیاند ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵی شکستپێنان و دروستکردنی بربەز دەدات لە بەردەم وڵاتانی بەرهەمێنی نەوت بۆ ئەوەی لە کۆبوونەوەکەی دەوحەدا نەگەنە ڕێکەوتن. بەشێک لە شارەزایانی بواری ئابووری ئاماژە بۆ دەکەن ئەگەر وڵاتانی بەرهەمێنی نەوت نەگەنە ڕێکەوتنامەیەک بۆ جێگیرکردنی ئاستی بەرهەمێنانی نەوت ئەوە جارێکی دیکە نرخی نەودڕوو لە دابەزین دەکاتەوە و پێشبینی دەکەن بۆ خوارسی دۆلار دابەبازێت. ئێستادا کە تەنها چەند ڕۆژێکی ماوە بۆ کۆبوونەوەکەی دەوحە نرخی بەرمیلێک نەوتی برێن لە سەر و 44 دلارەوەیە کە ئەوەش بەرزترین ئاستیەتی لە سەرەتایی ئەم ساڵەوە. بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ ئەم ئاستە لە کاتێکدایە لە ناوەڕاستی مانگی یەکی ئەم ساڵدا نرخی بەرمیلێک نەوت بۆ 27 دلار دابەزی کە ئەوەش نزمترین ئاستی بوو لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا. بەرهەم ساڵح NRT